دیارە من پرس و بابەتێکی دیکەشمە بێت کامڕۆ گفتوگوی لەسەر دەکەم پرسی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەوەی کێکە لەو بابەتە گرنگانەی کە لێستادا هەڵی بوژانەوەی بۆ دەدرێت ناو بەناو دەبینین کە چالاکی جۆرا و جۆر و هەروەها بوژانەوەی جۆرا و جۆر و پشتیوانی جوتیاران دەکرێت لە هەرێمی کوردستاندا و زۆر جارباز لەوش دەکرێت کە لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا تاکە وەزارەت کە زۆر گرنگی پێدراوە کە بوژانەوەی زیاتری لە وەزارەتەکانی دیکەیە گرنگی پێدراوە و بژاوەتەوە ئەویش وەزارەتی کشت و کاڵە کە کۆمەڵێک هەوڵ و چالاکی لە ماوەکانی دەست بەکاربوونیانەوە کۆمەڵێک پشتیوانی جۆرا و جۆریان بۆ جوتیاران بۆ زەویە کشت و کاڵیەکان و هەروە بۆ کۆمەڵێک پیشەسازی بچووک و دروستکردنی کارگە لە کۆمەڵێک بابەتی دیاریکراودا ڕەخساندووە. من لەسەر ئەم بابەتە هەردوێنێش لە هەڵەبجە لە یادم نەچێت پێشەنگایەکی تایبەت بە بەرهەمە خۆماڵیەکانی تایبەت بە سەوزە و میوە کرایەوە دیارە ئەم بابەتە پێم وا بێت بەردەوامی دەبێت لە ئایندەدا هەوڵ دەدرێت ئەم جۆرە پێشەنگانە زیاتر بکرێت لە هەڵەبجەیە. من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم. میوانەکەشم بەڕێز حامید ئیسماعیل کە بەڕێزیان خاوەنی کێڵگەی کشت و کاڵین و ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوانی من دەبن. کاک حامید سپاس بۆ ئامادەبوونت. سەرنجی ئێوە لەسەرکردنەوەی ئەم جۆرە پێشەنگانە چیەکە لە هەڵەبجە و لە شارەکانی تردا بکرێتەوە. جەنابتان وەکو خاوەنی کێڵگەیەکی کشت و کاڵی چ گلەی یەکتان هەیە لە کردی کشت و کاڵی لە هەرێمی کوردستانە؟ سپاس بۆ بەڕێستان و بەسەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات. ئێمە ئەمانەوێ بڵێن لە ساڵیادی هەفتە بازاری کێڵگەی کوردستان کە کێڵگەیەکین لەسەر تاسەری عێراق توانیومانە یەکەمین کەس بووین یەکەمین کێڵگە بووین لەسەر تاسەری عێراق بۆ ماوەی ساڵێک توانیومانە هەفتە بازارێکی کشت و کاڵی بکەینەوە بۆ بەرهەمە خۆماڵیەکان تەنها و تەنها بە براندی کێڵگەی کوردستان توانیومانە سوپاس بۆخوا ئاستێکی بەرزی هەبێ تا گەشتۆتە ئەو ئاستەی بە سوپاسەوە بەڕێز وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ ساڵیادی ئەم هەفتە بازارە دوێنێ تەشریفیەنا لەگەڵ شاندێکی گەورەی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و لەگەڵ سەرقونسوڵی ئێران و لەگەڵ پارێزگاری هەڵەبجە و چەندەها کەسایەتی دیار و سەرجەم جوتیارە نموینەکانی سەرجەم پارێزگاکان و شارەکانی هەرێمی کوردستان بۆ ساڵیادی هەفتە بازاری کێڵگەی کوردستان و بۆ کردنەوەی ماڵی پاشا لە کێڵگەکەمان. گلەیی و گازەندە زۆرە لە بواری کشت و کاڵدا. پرسیارەکە بەوە دەستی پێکرد ئایا گلەیەکان چین؟ گەورەترین گلەی ئێمە بێبازاری بەروومەکانە، بەڵام ئێمە نابێت دەستەوسان بین. ئێمە ئەبێت چۆن حەلێک لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە ڕێگەی جوتیاران لە ڕێگەی ئەوانەی چۆن حەلێکی ئەمسەل حەلێکی باش بدۆزینەوە بۆ ئەم گیر و گرفتەی کە وڵاتی تێکەوتووە بتوانین باشترین هیچ نەبێ لە سەدا 50 کێشەکان خۆمان وەکو جوتیاران بتوانین حەلی بکەین. هەرچەندە کێشەکان زۆر قورسن و بە بازارکردنی بەروومەکانمان چەندەها کێشە و بەڵێ گەورەترین کێشەی ئێمە وەکو جوتیاران بە بازارکردنی بەروومەکانمانە لەبەر ئەوەی مەرزەکان خاصەتەن مەرزەکانی باشووری عێراق لەم کارتەدا و لەم وەرزەدا کە وەرزی زیاترین وەرزی بەروومە کشت و کاڵەکانە لە هەرێمی کوردستان مەرزەکانی جنوب کراوەتەوە بەعام یعنی بەڕاستی ئەم ساڵ بۆ موسیم و شووتی و کاڵک و ئەو تەڕەمەنیانە بەڕاستی زەرێکی زۆری لە جوتیارانی هەرێمی کوردستاندا و ئێمە لە ڕێگەی بەڕێستانەوە و هەرچەندە دوێنێ بە بەڕێز وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاومان وتووە بە سوپاسەوە گوێی لە وتەکان گرتووە ئەمانەوێ هەماهەنگیەکی تەواو لە بینی وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵی عێراقدا بکرێت بۆ ئەوەی بازارچەیەک دروستکە لە بینی هەرێمی کوردستان و عێراق و بتوانین ئەو بەروومە زیادەی کە لە عێراق زیاوە چۆن بتوانرێت پاکێچینی بۆ بکرێ و بکرێت دەرەوەی وڵات. باشە دیارترین ئەو بەرهەمانی کە لە هەڵەبجەدا دەکرێت بە بازارکردنی بۆ بکرێت و دیارترین سەوزە و میوەکان کە لە هەڵەبجەیە تایبەتمەندی پێدراوە چییە کاک حامید؟ بەڵێ تایبەتمەندی هەڵەبجە و هەموو ناوچەکانی کوردستان من ناڵم بگرە هەڵەبجە بەڵام هەڵەبجە خۆتان نەزانن براندی ئیسەوایلیات و براندی هەنار بووە بە براندێک لە هەڵەبجە وەکو سەوزەمەنیەکانیش بەڕاستی ئێمە وەکو کێڵگەی کوردستان زیاتر لە 85 بۆ 90 جۆر بەروبوومی کێڵگەیمان هەیە لە هەفتە بازاری کێڵگەی کوردستان و بەروبوومێکی زۆر هەیە ئەوەی کە کێشەیە تەنها و تەنها ئێمە کێشەمان تەسویقکردنە یان هەناردەکردنی ئەم بەروبوومانەمانە. بۆ نمونە ئێمە وەکو کێڵگەی کوردستان نەگەر ئێمە هەموو جوتیاران بەروبوومێکی زۆری شووتیمان هەبووە یعنی لە ڕاستیدا حتا دوێنێ بە جەنابی وەزیرمان وت سعری شووتی چاکترین شووتی ئۆرگانی لە ناوچەی شارە زۆر
ئەوەنە دابەزی گەشتە کیلۆی گەشتە 30 دینار بۆ 40 دینار یعنی لە ڕاستیدا تۆ تێچووی ئەو شووتی ئەوەنە زۆرە لەسەری 150 دینارە بۆ جوتیار تۆ ئەگەر بە 30 دینار بیفرۆشی وەکو جملە ئایا چی ئەمێنێتەوە بۆ ئەو جوتیارە یان چۆن بتوانێت جوتیار بتوانێت لەسەر ئەو ڕەوەنتە بڕوا و ساڵانی داهاتوو بتوانێت ئەو کێشە بکە هەرچەندە ئێمە جەنابی وەزیر گوێی لە داخوازیەکانمان گرت و بە سوپاسەوە زۆر ئەم کارەی ئێمەی بەرز نرخان سوپاسیان ئەەکەین بەڵام ئێمە ئەمانەوە ئیشی جددی بکرێت لەسەر ئەم ئیشانە لەبەر ئەوەی بەڕاستی کوشتتوکاڵ بڕبڕی پشتی هەموو میلەتێکە ئەگەر ئێمە نتوانین ئاسایشی خۆراک بۆ ئەم میلەتە پیا بکەین بەڕاستی لە ساڵانی داهاتوودا ئەکەوینە ژێر ئاستەنگێکی زۆر قورس کە ئەوە بەڕاستی کێشە و گرفتی زۆری ئەبێ بۆ ساڵانی داهاتوو. باشە کاک حەمید ئەمەوێ بزانم ئەو کە هۆکاری سەرەکی و سەرچاوی سەرەکیە گەر ئەو کەم بکرێتەوە یاخود ساڵێکی وشکە ساڵی وەکو ئەم ساڵ بێتە پێشەوە بابەتی کوشتتوکاڵی و جۆرەکانی دیکەیشی سەوزە و میوە کەم دەبێتەوە سەرچاو ئاویەکان لە هەڵەبجەیە چۆنن و چی کراوە بۆ پڕکردنەوەی ئەو سەرچاوە ئاویانی گەر لەم ساڵدا جۆرێک لە کەمبوونەوەی بەخۆ بینی بێ لە هەڵەبجەیە. لە ڕاستیدا ئێمە وەکو خۆمان وەکو هەڵەبجە وەکو زۆربەی زۆری ناوچەکانی هەڵەبجە ئەتوانم بڵێم کێشەی بێ ئاویمان سوپاس بۆ خوا کێشەی بێ ئاویمان کەمترینە لە ناوچەکانی کە وەکو ئێمە چەندەها وەکو لە ڕێگەی ڕێکخراوی جوتیارانی ئەڤرێنەر کە ئێمە 11 ئەندامین لە سەرتاسەری هەموو کوردستان کێشەمان هەیە لە پێنجوێن کێشەمان هەیە لە هەولێر لە گەرمیان کێشەی ئاومان هەیە لە زۆر شوێن کێشەی ئاو هەیە لە ڕاستیدا ئەمەش ئەگەر حەلی بۆ نەکرێت یان ئاسانکاری بۆ چەندەها جوتیاری دەزڕەنگین نەکرێت کە تەسیلاتیان بۆ بکرێ بۆ لێدانی بیری قوڵ یان مەجموعەیە ئاسانکاری نەکرێت لە بیدایەتەوە بەڕاستی ئەوەش ئەبێ بە گرفتێک بۆ ساڵانی هادوو بۆ کەمی ئینتاج. ئێمە وەکو خۆمان کێشەی ئاومان نییە هەرچەندە کەمی کردو ئاوەکانمان لە چاو ساڵانی داهاتوو پێشودا بەڵام ئەبێ کاری بۆ بکرێت و بەرنامە ڕێژیەکی بۆ بکرێت لە ڕێگەی جهەتی مختصەوە کە ئەم بەرومانەی کە ئیشی لەسەر کراوە لەمە و پێش کاری بۆ بکرێت بۆ ئەوەی ئەو ئاوە بە فیڕۆنە درێیان ئەو ئاوە بەرهەمی زیاتری لە بەرهەم بێنن. باشە گرنگترین بازار بۆ ساختکردنەوەی بەرهەمە کوشتتوکاڵیەکان و سەوزە و میوەی هەڵەبجە کوێیە؟ ئێمە بەداخەوە تا ئیسە نەگەشتوینەتە ئەو ئاستەی کە بە بازارکردن بۆ بەروبوومەکانمان بکەین کە ئێمە دوێنێ ئەو خەڵکە هات سێری بەروبوومەکانی ئێمەی کرد و ئێمە خۆمان گەشتوینەتە ئاستێ وەکو کێڵگەی کوردستان بە سوپاسەوە گەشتوینەتە ئاستێک کە خۆمان بازار بۆ بەروبوومەکانی خۆمان بکەین لەناو کێڵگەکەمانە کێڵگەیەکی هەم کوشتتوکاڵیە هەم گەشتیاریە کارێکمان کردووە ئەو خەڵکانی کە سەردانی کێڵگەکەیە کاسەبەتە خۆراکی خۆی لەو هەفتەیەدا ئەباتەوە وای لێ هاتووە ئێستا کێڵگەی کوردستان بەسەربەرزیەوە وای لێ هاتووە کێڵگەی کوردستان هەموو هەفتەیەک زیاتر لە 500 بۆ 600 کەس سەردانکەری هەبێت ئەم 500 کەسە ژوا ئەکا ساڵانی داهاتوو لە چەند ماوەیەکی نزیکتردا ئەم سەردانکەرە زیاتر بێت ئەو سەردانکەرە کە سەردانی کێڵگەی کوردستانەکە هەم بازارێکی تەواو بەروومێکی ئۆرگانی لەگەڵ دەستی خۆیان ئەبا بە هەموو جۆری میوەکان بە هەموو جۆری سەوزەمەنیەکان چونکە لەبەرەوەی مجموعەیە سەوزە هەیە ئێمە ناتوانین تەسویقی علوەکانی بکەین لەبەر ناسکی بەروومەکان ئەوان کە هاتن بەدەستی خۆیان لیان کردەوە بۆ نمونە شلیک هەیە چەندەها جۆری تەماتەی زۆر ناسکمان هەیە کە تەنها لە کێڵگەی کوردستانی و بەدەستی خۆیان ئەتوانن بەروومێکی جوان بنەوە هەم لەگەڵ ئەوە کە سەبەتە خۆراکەی بۆ ئەو 20 ڕۆژە بۆ هەفتەیە سەبەتە خۆراکەکەی خۆی حازر ئەکا دوای ئەوە گەشتێکی باش بەناو کێڵگەکەدا ئەکاوە جێگەی باش تەرخان کراوە لە چایخانە و کەبابخانە و قاوەخانە و چەندەها بواری تر کارێکەکە لەگەڵ خۆی و خاو خێزانیا هەم گەشتێک بک بۆ کێڵگەکە و هەم یەکەم کەسیشین کە توانیومانە کێڵگەکەمان واڵاکەین بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستدا چەندەها کەسەیە لە بواری کوشتتوکاڵ شارەزایی نییە کە ئەزانێت تەماتە چۆن ئەچێنرێت شلیک چۆن ئەچێنرێت شووتی چۆن ئەچێنرێت یەت بە چاوی خۆی بە فعلی خۆی و ماڵ و منداڵی ئەم بەرووبوومە ئەبینێت کە یەکەم کەسین توانیمانە ئەم بیرۆکەیە لە دەرەوەی وڵات لە ئەوروپا لەم شوێنانە هەیە بەڵام ئێمە لە سەرتاسەری عێراقا ئەم بیرۆکەیە نەکراوە خەڵکانێکی زۆر سەردانکەرمانن لە شاری سلێمانی خۆشەویست لە هەولێر لە کەرکووک لە دوهۆک کە ێنە هەڵەبجە سەردانی کێڵگەکەمانەکەن بە خۆشحاڵیەوە بەدڵێکی فراوانەوە ئەڕۆنەوە و وعدی ئەوەمان ئێنەیە کە بگەڕێنەوە بۆ کێڵگەی کوردستان و بەڕاستی ئەو مەشانازی بۆ کارانەی خۆمانەوەکەین. باشە کاک حەمی ساڵانی ڕابردوو بە دیاریکراوی هەڵە نەبم لە 2019 بڕێکی زۆر شووتی لە هەرێمی کوردستاندا زەرەری لێکەوت ئەو خاوەن کێڵگە کوشتتوکاڵانی کە شووتیان بەرەمان هێنا بوو بۆی جۆرێک لە گومرگی بۆی ئاڵ و گۆڕکردن بۆی کۆمەڵێک پرسی بازرگانیەوە
ڕێژێکی زۆریان لە ناوچوون و زەرریان کرد خاوەنەکەیان. ئەم ساڵ دەمەوێت بزانم چۆن ئەم بەروبوومانە ساختکرانەوە هیچ کێشەیەکی ساختکردنەوەتان بۆ دروست بوو بە دیاریکراوی ئەوانی کەسێکی وەکو جەنابتان کە خاوەنی کێڵگەی کشت و کاڵی نەتانتوانی بە بەرهەمەکانتان ساختکەنەوە؟ بەڵێ ئێمە با نەچینە 2010 ئێمە باسی ئەم ساڵ بکەین. ئەم ساڵ جوتیارانی دەشتی شارەزور هەمووی بە عام زەرری کردووە لەبەر بێ بازاری لەبەر بێ تەسویقی لەبەر ئەمانە و ساڵی پارمان ساڵی پاری هەموو هەرێمی کوردستان بگرە لە دەشتایەکانی هەولێریش و لە ئێرە و لە پێنجوێنیش پێنجێن کەمتر بوو نەخۆشی ڕقە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانی کردەوە و جوتیاران زەرۆمەندێکی زۆر بوون بەدەست ئەو نەخۆشی کە نەخۆشی ڕقە کە هاتە ناوشوتیەکان بەروبوومێکی کەممان هەبوو پار ساڵ زەرەر بوو و ئەم ساڵ ئینتاجێکی زۆر و جوانمان هەبوو بەڵام لەگەڵ ئەوەشتا بێبازاریەکی زۆر هەبوو و جوتیاران زەرمەندی ئەوڵ و ئەخیر بوون لەم کێشەدا وەکو چۆن بە جەنابی وەزیرمان و دوێنێ لەبەر ئەم کێشەیە لە ڕاستیدا زیاترین کێشەی ئێمە کردنەوەی ئەو مەرزانە بوو لە جنوب خاصەتەن مەرزەکانی منزوریە و مەهران و منزوریە و مەهران و چەند مەرزێکی کە لە جنوب کە کرابوونەوە بە زەرێکی زۆری لە بەروبوومی جوتیارانی هەرێمی کوردستان داوە بەعام. باشە زیاترین ئەو بەرهەمانی بەدەر لە هەنار کە هەڵابجە بەناوبانگە بە هەنارێکی باش بەرهەمەکانی دی بەرهەمە کشت و کاڵیەکانی کە لەم ساڵدا کە زۆر بازاریان گەرم بوو بێ لە هەڵەبجەیە چین؟ بەداخەوە هیچ بەرهەمێک بازاری گەرم نییە لە هەڵەبجەدا نەک لە هەڵەبجەدا لە کوردستانە ئەمە گەر بازارێک بازارچەیەک نەگەین بۆ ئەم بەروبوومانەی کە خۆمان هەمانە یعنی بەڕاستی گەورەترین کێشەی ئێمە بە بازارکردنەوەکو جوتیاران بە بازارکردنی ئەم بەروبوومە زۆر زەرورترە لەوەی کە ئێمە چی بکەین. ئێمە لەگەڵ ئەو وەفدانی کە هاتوون سەردانی کێڵگەی کوردستانیان کردووە چەندەها خەڵک لە ئەوروپا هاتوون کە بەروبوومەکانی کێڵگەی کوردستانیان بینیوە هاتوون کۆنداکتیان لەگەڵ ئێمە کردووە حەزیان کردو ئەم بەروبوومانەی کێڵگەی کوردستان بەرنە ئەوروپا بیبەنە بەریتانیا چەندەها سۆپەرمارکێتی گەورە هاتوون و قسەمان لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ کردووە بەڵام لەبەر ڕۆتین و لەبەر چەندەها کێشە ئێمە بەروبوومەکەمان بەسەر چووە نەمانتوانی ئەو شووتی هەناردەی ئەوروپا بکەین یان بەریتانیا بکەین. ئێمە ئەمانەوێت لە منبەرەی جەنابتانەوە چەندەها ئاسانکاری بکرێت وەکو چۆن بە خۆشحاڵیەوە ئێستا ئیش لەسەر هەنار کراوە ئەتوانرێت ئاسانکاری بۆ جوتیاران بکرێت کە چۆن ئەم بەروبوومی شووتیە بڕواتە دەرەوەی وڵات. معقول نییە ئێمە هەموو سەرتاسەری ساڵەکە شووتی لە 750 دیناردان نەبەزی بێ کەڵام بەڵام کە بەروبوومی شارەزور پێگا شووتی بگاتە کیلۆی شووتی لە 100 دینار 150 دینار بێ بۆ هاوڵاتی 30 دینار بکە بۆ جوتیار. کێشەی ئێمە بە بازارکردنی ئەم بەروبوومانەیە و ئەبێت کۆنداکتێکی زۆر تەواو هەبێ لەلایەن ئەو پسپۆرانەوە کە لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراقدا ئیش دەکرێت ئەم بەڕاستی جوتیاران نابێ ببنە دەستێکی سیاسی بۆ ئەم بەروبوومانە چونکە جوتیار زۆر مانووە لەگەڵ کێڵگەکەی و ئەوەی هەیەی و نیەتی لە کێڵگەکەیدا سەرفیەکە ئەگەر ئێمە ئەم کێشانە لە بینی حکومەتی هەرێم و حکومەتی مەرکەزیدا حل نەکرێ بەڕاستی چۆن جوتیاران پارەی گەنمیان هی ساڵانی پێش و وەرنەگرتووە لە سەوزەمەنیەکانیشە ئەو کێشانەمان بۆ دروستە بێ. ئێمە لە هەولێر فترەیەک لەمەوە پێش جەنابی وەزیری کشت و کاڵ و جەنابی وەزیری کشت و کاڵی هەرێمی کوردستان وەزیری کشت و کاڵی عێراقمان بینی کە عێراقمان بینی وەکو ڕێکخراوی جوتیارانی ئەڤرێنەری کوردستان کە بتوانین ئیتیفاقیەک مۆر بکەین لە بینی هەردوو لا کە بتوانین ئەم بازارچەیە دروستکەین بەڵام بەداخەوە تا ئیسە هیچ نەکراوە داواکارم کە ئیشی لەسەر بکرێت. باشە ئێوە دوێنێ وەزیری کشت و کاڵتان بینی لەو پێشەنگای کە کرایەوە و بەدەر لەوە هیچ وەڵێنێکی پێداون بۆ گرنگیدان و دووبارە بوونەوەی ئەم جۆرە پێشەنگایانە لە هەڵەبجەیە؟ بەڵێ ئێمە زۆر بە سوپاسەوە ئەرکی کێشا زۆر مەمنونینی بەڕاستی وەکو جانبی معنەوی زۆر هاوکاری ئێمە بووە و هەموو بەڵێنێکی بە ئێمە داوە کە هاوکارمان بێت لە تەسویقکردنی ئەم بەروبوومانەدا بەڵام کێشەیەک هەیە لێرەدا بەڕاستی تەنها وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو هیچی پێ ناکرێت. ئەگەر بەڵێ وەکو وعد وەکو ئەوانە ئەگەر ئێمە هەموو مەرزەکان کە ئەوە ڕەبتی بەڕێز وەزیری کشت و کاڵەوە نییە چەندەها کێشەی کە هەیە کە ڕەبتی بە وەزیری کشت و کاڵەوە نییە ئەگەر هەماهەنگیەک لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە نەبێ و هەموو وەزارەتەکان هاودەنگ نەبن لەسەر ئەوەی بەرهەمی ناوخۆ سەر بخرێ بەڕاستی کێشەیەکی گەورە هەم بۆ وەزیر و هەم بۆ ئێمە و هەم بۆ مجتەمەعەکە بەعام. ئێمە چۆن بتوانین ئەو هەماهەنگیە دروست بکرێ هەم جەنابی وەزیر و هەم ئێمە و هەموو جوتیاران سەربەرز بن و لەگەڵ ئەوەشدا بە مڕاتیفی ئەوە چۆن بتوانین هەموو
ئەو عایلانەی کە بەروبوومە خۆن بەروبوومێکی ئۆرگانی تەواو پڕێتە سەر سفرەکانیان بەڕاستی گەورەترین کێشەی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستا دروست بووە بەروبوومەکانی ئێمە خۆمان پارە ناکا وەرە بەروبوومێکی دەرەکی زۆر خراپ کەمترین کوالیتی کە لە ئەو وڵاتانە پارە ناکایەتە ئەم وڵاتە و پشتی جوتیارەکە ئەشکێنێ لەگەڵ ئەوەشا پشتی جوتیار ئەشکێنێ گەورەترین کێشە بۆ خێزانەکانمان دروستەکە بەعام بەڕاستی گەورەترین کێشەی ئەم وڵاتە ئەوەیە کە ئیسا ئەم خەسەخانانەی کە تەنیوە لە ئەنواع و ئەشکال نەخۆشی خراپترین بەرهەمی خراپترین بەرهەمی جوتیاری خۆمان زۆر باشترە لەو بەرهەمە دەرەکیی کە زۆر باشە لە دەرەوەیەتە ئەم وڵاتە. کاک حەمید من زۆر سپاس دەکەم کە لەم تەوری بەرنامەکەمە میوان بووین ماندوو نبی هیوادارین ئەوڕی جدی بدرێتەوە و زیاتر بدرێتەوە لە کەرتی کوشت و کاڵی بە دیاریکراوی و بەرهەمە خۆماڵیانەی کە لە هەڵەبجەدا هەن ماندوو نەبن دووبارە سپاس بۆ ئامادەبوونت.